هەڵەبجە زیاتر لە 9 ساڵا کراوە بە پارێزگا و تا ئێستا ڕێکارەکانی بە پارێزگابوونی تەواو نەبووە. ئەگەر بە شارەکەشدا گوزەر بکەی سیمای بە پارێزگابوونی پێوە دیار نییە. جێگری پارێزگاری هەڵەبجەش دەڵێت حکوومەت ساڵ لە دوای ساڵ پەشیمان هەڵەبجەی کردووە بە پارێزگا و هۆکارەکانی پەراوێزخستنی پارێزگاکەش دەخاتە ڕوو. بەشێکی بابەتی دوو ئیدارەیە، بەشێکی هەز نەکردنە بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ئەم شار و ئەم پارێزگایە. ئێستا کە فەرمان بۆ ئیدارە سەربەخۆکان دەرچووە، ڕاستەوخۆ سەردانیان ئەکرێ، ڕاستەوخۆ بەڕێوەبەرایەتی گشتیان بۆ دائەنرێ، دەسەڵاتیان پێ ئەدرێ. بەڵام بۆ پارێزگای هەڵەبجە بە چەندین سەردان و چەندین نووسرا و چەندین داواکاری تاوەکو ئێستا هەندێک دەسەڵات کە پێویستە هەر نەدراوە بە پارێزگای هەڵەبجە. تاوەکو ئێستا سەرۆکی حکوومەت سەردانی پارێزگای هەڵەبجەی نەکردو، لەوەتی هەڵەبجە بووەتە پارێزگا، نەکابینەی هەژ نەکابینەی نۆ. تاوەکو ئێستا حتا وەزیری ناوخۆ کە پارێزگای هەڵەبجە سەر بە وەزارەتی ناوخۆیە، وەزیری ناوخۆ سەردانی پارێزگای هەڵەبجەی نەکردووە. لەگەڵەوە زۆرێک لە قەزاکانیش سەرۆکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان سەردانیانەکەن و کێشەکانیان چارەسەرەکەن. هەڵەبجە بەڕای خۆم وەکو کێشەیەکی لاوەکی سیر ئەکرێت، کێشەی بە پارێزگابوونی هەڵەبجە. دەچینە ناو وڵاتیان وەوان دەڵێن ئەوە 30 ساڵە قسە دەکەن و ڕەخنە و گلەیی لە حکوومەت دەگرن، سوودی نەبووە. شارەکەشیان کە سمبولی قوربانیدان و شەهیدانی گەلی کووردا تەواو لە ڕووی خزمەتگوزاری و پرۆژەکانەوە ئاوڕی لێ نەدراوەتەوە. شتەکە هەر بۆ ئیهمالی حکوومەتە بە تایبەتی، ئەنا هەر چەند ساڵە ئەم قەوانە هەردووبارەیە بێتەوە، هیچ شتێکی بۆ ناکرێت، لەوەتی بەرەو دوایێتەوە. ئەوە تا نزیکی چەند ساڵە بۆ بە پارێزگا هیچ بەڕێوەبەرایەتێکی ئەو تۆ نهاتوەوە ئەم شارە. ترهۆر هۆکارەکە بەرپرسەکانی سەرۆن، ئەمانەی ناو هەڵەبجەی چیان بەدەست نییە. من هەرچی بڵێ میسوادی نییە. ئێتە بۆچی بە دڵعازەتی خۆمان بێنەوە؟ ئەزانی چۆنە هەر قسەیەکی ئیسوادی نییە، کە تۆشتی ئیسوادی نەبێت چی بڵێ بە عەمەل نایێت. ئێمە ئەو 30 ساڵان قسە ناکەین و ئیشێکی ناوڕا بەڕێیە. ئەوەیە بەس قسەیەکی ئیسوادی نییە. ئەو وایە کە ساحبێکی تەواوی نەبێت ئەم شارە، ساحبێک کە بچێ بەدەمیەوە بڵێ ئەوەی پێویستەوە بە جددی ئیشی بۆ بکات. ئیشیان بۆ نەکردووە و ئیشتەکان ئاوا ماوەتەوە. پەرلەمان کۆ دەبێتەوە بۆ توێشکردن لەسەر پرۆژە یاسای پێکهێنانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە. ئەگەرچی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی کێنای هەڵەبجە و ژمارەیەک ڕاستپاردە و بڕیاری بۆ کارابوونی پارێزگاکە دەرکرد، بەڵام تا ئێستا بەشی زۆری نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. هاوڵاتیانی پارێزگاکەش دەڵێن ساڵ لە دوای ساڵ زیاتر پشتگوێ دەخرێن و بە شێوەیەکی گشتی حکوومەت نایەوێت پارێزگاکە پێش بکەوێت و تا ئێستاش سەرۆکی حکوومەت سەردانی نەکردووە. بەڕادەیەک پشتگوێخستنی شارەکە لەلایەن حکوومەتەوە گەشت و بە واستەی بەرپرسانی ئیداری خۆزگە بە قەزابوونەکەی هەڵەبجە بخوازن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.